دیارە ئێمە لە ڕابردووش باسمان کردەوە و تومانە وڵاتانی دراوسێ ینی وەکو پێویست مراعاتی هەرێمی کوردستان ناکەن توانم بڵێم ینی لە ڕابردووش پێشەرکاریەکان هەر بەردەوام بووە ئەم پێشێلکاریانە هی ئەمڕۆ نییە ئەتوانم بڵێم لە 30 ساڵی ڕابردووە پێشێلکاریەکان بۆ سەر هەرێمی کوردستان بەردەوام بووە توانم بڵێم شکاندنی شکۆی خاکی عێراق و هەرێمی کوردستان بەردەوام بووە لەبەرەوە هەمیشە ئێمە تەکیدمان کردووە ئەمە بە دەرەجەی یەک واجب و وەزیفەی حکومەتی ناوەندە و پاشان حکومەتی هەرێمی کوردستانە کە ڕێگری بکەن لە داخڵبوون و پێشێلکاری و شکاندنی شکۆی هەرێمی کوردستان و خاکی عێراق. مە هەمیشە تەکیدمان لەوە کردوتۆ ینی گیرانی هەموو ئەو گەنجانە لای ئێمە ینی بەلامانەوە گرنگە و گەنجانە ئازاد بکرێن و کاریشمان لەسەر کردووە و بەلاشمانەوە گرنگە لە داهاتوویەکی نزیکە بگەڕێن و ناو کەس و کار و ماڵ و مناڵی خۆیان چونکە ئەوانە ڕۆڵەی ئەم وڵاتەن کەس و کاری ئێمن لە داهاتووە چارەسەرکرێ ئەو بابەتش معالەجاکرێ. هەوڵەکانمان وەکو پەرلەمانی کوردستان ینی ئێمە لەسەر خەتین ئێستا و کارمان لەسەر کردووە و جگەلەوەی کە سەرۆکایەتی پەرلەمانی کوردستان ئاگادارن لەم بابەتە و ئەنجومەنی وەزیران و وەزارەتی ناوخۆ ئەنجومەنی ئاسایش و ئەوانش لەسەرم بابەتە ئاگادارن و ئێمە بەلامانەوە گرنگە ئەم مەوزوعە کارمان لەسەر کردووە چونکە ئەوانە هەمووی براو کەس و کاری ئێمە. ئەم بابەتە بابەتێکە ینی پەیوەندی هەیە بە حکومەتی عێراقی و پەیوەندی هەیە بەوەی کە ئەبێ حکومەتی ناوەند و حکومەتی هەرێمی کوردستان لە ڕێگەی وەزارەتی خارجی و لە ڕێگەی عیلاقاتی خۆیان و ئەم بابەتە چارەسەر بکەنوانە چونکە من تەکید دەکەمە لەوەی ئەمە ینی یەکەم جار نییە لە 30 ساڵی ڕابردووەمە چەندین جار ینی ئەوە بووە ینی خەڵک شەهید بووە خەڵک برینار بووە خەڵک گیراوە لەبەرەوە گرنگە ئەم بابەتە لە ڕێگەی دانیشتن و دانوستان و مفاوەزات و ئانەوە چارەسەریان بابەتە بکرێن. چۆنە شەڕکردن بۆ نمونە من نازانم شەڕ ئەکرێ یان نابێ ئەکرێ یان نابێ بەڵام و ئەو بابەتی سەردانەکەی سەرۆکی حکومەتی جەنابتان ئەتوانن پرسیار لە وتەبێژی حکومەتی هەرێمی کوردستان بکەن و شەڕکردن لە هەر وڵاتێکا بێ جگە لە ماڵوێرانی و داگیرکاری و بە کوژدانی خەڵک و ئەوانە هیچ شتێکیکە نییە. دژی شەڕی کورد بە کوردم و من دژی شەڕی براکوژیم چونکە ئێمە لە ڕابردوو ینی لە هەر چوار پارچەی کوردستان ئەگەر شەڕی براکوژی هەبوو بێت و ئەوانە جگە لە زەرەر و ماڵوێرانی و براکوشتن هیچ کەنەبوو.